کاک بەسام چۆنی؟ باش کاک بەسام. ئەلو کاک بەسام چێ دێمە براکەم. ئەی بە کورە تو شەرم کە حەی ناکەی تەلەفۆن قەبات دەکەی بەسام وەڵا لۆی دەکەینەوە برا دیفاعی ئەردۆغان دەکا کورە بەسام باکە کورە تو قسەت ئەوەندە گەورەیە چاوەکەم وەرە وەرە لەگە ئەردۆغانی تەنسیقەکەی ڕکران و ئەردۆغانی دەکەی کورە بەسام کاک بەسام کورە عەیبە کاک بەسام کورە هەگرە چاوەکەم ڕاوەسە سەردەنگە چرۆ بەزێری کاک بەسام چاوەکەم خۆ ناتخۆین بە قوربات و ئەردوغانە لە پشتە بە قوربان ئەو جەلادە گەورە ئەو هێزە ناتوێت لە پشتە لە چ دەترسی چاوەکەم دە هەرگرە و تەلەفۆنەی